فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. هزاران جار سپاس بۆ خوای پەروەردگار کە ئەم ساڵیش گەیشتینەوە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانی ئەم ساڵ پیرۆز بێ لە ئێمەی مسلمانانی کوردستان و هەموو گەلانی سەرزەوی. خوای پەروەردگار بیکاتە مایەی خێر و بەرەکەت و ڕەحمەت و زیندووبوونەوەی دڵە مردووەکانمان، نوێبوونەوەی ئیمانمان بە لەشی ساغ بە دڵی خۆش بە سفرەی ئاوەدان و ماڵی پڕ خۆش گوزەرانیەوە ئینشاء الله لە خزمات مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان دابین. خۆشەویستان، ئەم ساڵیش بەویستی خوای پەروەردگار بە زنجیرە باسێک بە ناونیشانی بزانە لە خزمەتتاندا دەبین. بۆچی ناومان نا بزانە؟ کەسێ دەپرسێ بۆچی ئەم زنجیرە باسە لەژێر ناونیشانی بزانەدایە؟ لە وڵاما دڵین خۆشەویستان، ئەگەر سەرنج بدەین ژیانی زۆرێک لە خەڵکی ئێمە بەداخەوە هەمووی پەشیمانیە. سەرنج بدەن کەسێک زەواج دەکا، هاوسەرگیری دەکا، بەو پەڕی خۆشحاڵی، بەو پەڕی خۆشەویستی، مەدحی یەکتر هەردوو بنەماڵە، کوڕ و کرد ستایشی یەکتر دەکەن، بەڵام دوای ئەوەی کە هاوسەرگیریەکە ئەنجام بدا ئەبینی زۆرجار هەر لە فەترەی دەستگیرانیدا هەست بە پەشیمانی دەکەن. هەندێک جار دوای گواستنەوە و تێپەڕینی ماوەیەک بەسەر هاوسەرگیریەکەدا هەر یەکێ لە کوڕ و لە کچەکە لە هەردوو بنەماڵەکە هەست بە پەشیمانی دەکەن. بۆ هەست بە پەشیمانی دەکەن؟ هەر یەکێ لێ پرسی وەڵڵاهی نەمزانی بەرامبەرەکەم وایە، نەمزانی ئەو ماڵە وایە، نەمزانی ئەو کچە وایە. کچەکە هاوار دەکا وەڵڵاهی نەمزانی، من چوزانم ئەو کوڕە وایە. دەی پێویستە بزانی، پێویست بوو بزانی. بزانە تۆ کە هاوسەرگیری دەکەی بۆ چییە؟ ئایا حکمە شەرعیەکانت زانیوە؟ ئەی تۆ مسڵمانی بە شەرعی خوا لای مامۆستایەکی بەڕێزی ئاینی بە پیرۆزیەکانی ئیسلام بە وشە قورئان و پیرۆزەکانی قورئان و سونەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم زەواجە دروست بووە، ئەم کوڕ و کچە لە یەکتر حەڵاڵ بوون. ئەی نابێت لە ئیسلام ئەوەندە شارەزابی بزانی ئەم هاوسەرگیریەی تۆ لەژێر حکمی کام لەم بابەتانەدایە؟ واجبە، مستحەبە، مەکروهە، حەرامە؟ چونکە هاوسەرگیری بۆ کۆمەڵە خەڵک واجبە. تۆ لە کامیان بووی؟ کەسێک گەنجێکە، توانای دارایی تەواوە، جەستەی ساغا، نەخۆش نییە، لە هیچی کەم نییە، ئارەزوەکانی بەهێزن، لەوە دەچێت ئەگەر بێت و هاوسەرگیری دوا بخە تووشی کاری ناشەرعی بێ. بۆ ئەم واجبە لە نزیکترین دەرفەتە بە قەڵای هاوسەرگیری خۆی پارێزێ. بۆ کەسێکی تر هەموو پێداویستیەکانی هەیە، بەڵام خوێندنی لە پێشە، کەسێکی خۆڕاگرا، ئارەزوەکانی بەو حەدەتینیان بۆ نەهێناوە، ژینگەکەی ژینگەیەک نییە ئەوەندە تێکەڵاو بێ لەگەڵ ڕەگەزی بەرامبەرا تووشی هەڵەب بێ. بۆ ئەم سونەتە هێشتا نەبووە واجب. بۆ کەسێکی تر مەکروهە، هەر ناپەسەندە لەم کاتەدا هاوسەرگیری بکە، بەڵام ئەم خۆی نەیزانیوە. ئێمە دڵین بزانە، لە زنجیرە باسەدا پێ دڵین بزانە. کاتێک کەسێک هیچی نییە لە ماڵی دنیا، نە ئیشی هەیە، نە پارەی هەیە، نە کاری هەیە، نە خانووی هەیە، نە ئۆتۆمبیلی هەیە، پێداویستیەکانی ژیانی نییە، تەنانەت گەنج هەیە دەڵێ شەکرا خواردنەوەکەم پێ ئەنجام نادرێ. ڕاستە ڕەنگە بەرامبەرەکە لە خۆشەویستیدا بڵێ لە خێمەشڕەیە کار لەگەڵ تا ئیدارە دەکەم، بەڵام بەخوا دوای لە خانوویەکی سەڵمەتریشە پێت ڕازی نابێ، دوای کرێی خانووەکەت پێ نادرێ. هەموو خۆشەویستیەکان بەرەو لە ناوچوون دەڕۆن، ژیانت دەبێتە ئاژاوی خێزانی. ماڵە خەزوران داوا دەکەن، پاشان منداڵێک پەیدا دەبێت و تەواوی پێداویستی قورسەکانی ئەم ڕۆژگارە دێنە پێشەوە. بۆیە کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئافرەتێک لێ دەپرسێ ئەی پێغەمبەری خوا هاتووم ڕاوێژت پێ دەکەم لەبارەی هاوسەرگیریمەوە. دوو کەس هاتوونە خوازبێنیم، یەکیان ئەبوو جەهمی ناوە، یەکیان معاویەی ناوە. بەڵام ئەبوو جەهم نازام شو بە کامیان بکەم. ئەبوو جەهم هاتۆ دەخوازبێنیم، معاویەش لە هەمان کاتەوە داخوازی لێ کردوم و داوای هاوسەرگیری لێ کردوم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەم دوانە هیچیان بە کەڵکی هاوسەرگیری نایەن، شویان پێ مەکە. لەبەر ئەوەی ئەبوو جەهم بەردەوام گۆچان لەسەر شانێتی، واتە ئاماژەیە بە کەسێکی توندوتیژە
کەسێکە ضەرابون للنساء زۆر لە ئافرەت دەدا بنەماڵەکەیان توندن لەگەڵ ئافرەتە ئەم پیاوە تەبیعەتی توندە بەیانی ناتوانانی قسەیە بکەی گۆچانێکت پێشێشێت تێدەسرەوێنێ فەمووی ئەم پیاوە لەبەر ئەو تەبیعەتە توندێ لەبەر ئەو توندوتیژە و کە لە ڕقەی بەخوا ئافرەت لە لای بەختەوەر نابێ شووی پێمەکە دووەمیان معاویە صعلوک لا مال له پیاوێکی ژیرفان بەتاڵە بێماڵ و حاڵە بێکار و کەسابەتە هیچ لە گیرفانیان نییە ماڵ و سەرمەتێکی نییە بەچی بژێنە دوایی بەچی بژێوی ژیانت بۆ دابینکە دوایی فەقیری و هەژاری دەبێتە گرفتی سەرەکی ژیانتان وە ئەوی شووی پێمەکە وە هەندێک خەڵکەیە ئێستا گرفتاری ئەوەیە هاوسەرگیری کردووە و توێتی دواتر هەر شتێک دەبێ بەڵام ڕۆژ بە ڕۆژ بارەکانی ژیانی ئەمڕۆ قورسن تۆ ئەوەڵ دەبوو حیسابی ئەوەت کردایە بتزانایە نەک ئێستا گرفتار بی بۆی هاوسەرگیری بۆ کۆمەڵە خەڵک مەکروهە ناپەسندە دەبوایە ئەنجامی نەدا لە حاڵەتی ئێستایدا بۆ هەندێک خەڵک حرامە بەداخەوەم زۆر جار بیستومە کەسێک مەیلە شێتە ئەڵەن ژنی بۆ بێنن چاک دەبێ کەسێک حاڵەتێکی دەرونینە ئاسایی هەیە کچێکە ئەڵێن ئەگە بە شووی دەی چاک دەبێ ئەمە لەم حاڵەتەدا حرامە هاوسەرگیری بکە چونکە ئەم کوڕە شێتە چاک نابێ بە هاوسەرگیری ئەم کچە حاری دەرونی باش نییە ئێستا خۆی پێویستی بە چاودێری هەیە چ جای قورسایی باری کەسێکی تر هەڵگرێ مەسئولیەتی هاوسەرگیری هەڵگرێت چۆن دواتر بێتە دایک لەبەر ئەوە هاوسەرگیری بۆ ئەم کەسە کە لەباری دەرونی و جەستەیەوە ئامادەی تێدانە حرامە هاوسەرگیری بکە بۆیە دەبینین زۆرێک لە هاوسەرەکان پەشیمانی دەردەبڕن جا دواتر یان هەر بەم پرتەو بۆڵە و ناڕەزایی و پەشیمانیەوە درێژە بە ژیانێکی نائارام دەدەن یاخود بەداخەوە لێک جا دەبنەوە بۆیە ئێمە پێویستە پێش ئەوەی هەنگاو بۆ هاوسەرگیری هەڵبنین بزانین بۆ ئەوی پەشیمان نەبین دواتر سیر دەکەی تەلاق دەکەوێتە بینی ژن و مێردێکەوە هەردوو لایەن سوورن لەسەر ئەوەی لە نزیکترین دەرفەتە و هەر بە پەلە و بە دوو سێ کەلیمە تەلاق ئەنجام بدرێ و کەسەکە تەلاق بدرێ و کابرا تەلاق بخووە بەڵام سیرەکەی دوای یەک سەعات پەشیمانن دوای ڕۆژێ پەشیمانن ئەمجا ئەم مامۆستا ئەو لیژنەی فتووە ئەو مەلای ئاینی بەڵکو بە ئیزنی خوا فتوایەک بدۆزرێتەوانێ و ئەم ژن و مێردە لێک جانە بنەوە دەی بزانە پێش ئەوەی کە تۆ تەلاق بەکاربێنی عاقبەتی ئەم کارە چییە نەیزانیوە بەکاری هێناوە دواتر کە بوونە ژن و مێرد سەیدەکەن عەرزم کرد ژیانی میلەتی ئێمە بە زۆری بە پەشیمانی دەڕوا حەملی دەبێ مناڵێکی هەیە دواتر لە مناڵی دووەمە ئەمجا پرسی ئەم مامۆستای ئاینی تەلەفۆن بۆ ئەو مامۆستای ئاینی بۆ ئەو بەرنامەیە ئەلە ڕێبازێک هەیە ڕوخسەتێک هەیە گوناهبار نابم دەروونم نائارامە ئەم منداڵە لەباربەرم ئەی خوشکی بەڕێزم تۆ نازانی حامیلە بوون مەسئولیەتێکی گەورەیە ژیانێکی دوو ژیانی وشەیەکی کوردی جوانە تۆ دوو ژیانی تۆ دوو لاشەی تۆ ئێستا دوو ڕۆحی دوو دڵی ئەبێ وەکو خۆت پارێزگاری لەو بکەیت ئەی چۆن نەتزانی و خۆ پارێز بێ ئەگە دەتزانی منداڵت پێ بەخێو ناکرێ مەسئولیەتت پێ هەڵ ناژیرێ نەیزانیوە ئەمجا لە دواترا دەزانێت کە نەیزانیوە چبارێکی قورسی لەسەرشان دروست بووە مناڵ گەورە دەبێت دەبنە دایک و باوک مناڵی زۆریان دەبێت سەیرەکەی دیسان دایک و باوک پەشیمانن وەڵی چوزانم ئەو هەموو مناڵە ئێستا نازانم چۆن ژنی بۆ بێنم چۆن بەشوی بدەم چۆن بخوێنێ چۆن پێداویستەکانی ژیانی بۆ دابینکەم دەی دەبوو لە ئەوڵەوە لە سەرەتاوە بتزانایە بەچکەبوون جیاوازە لەگەڵ بوونە دایک و باوک بەخوا زۆریان فەرقە هەموو باڵندەیەک حرمەتم هەیە بۆ مرۆڤ و دایک و باوکان هەموو باڵندەیەک هەموو زیندەوەرەکان هەموو کرمەکان هەموو ماسیەکان هەمووی بەچکەی دەبێ بەڵام بەچکە بوون جیاوازە لەگەڵ دایک و باوک بوون تۆ کە بەچکەت دەبێ مناڵت دەبێ ئەوە هەر لە دایکبوونی شەر نییە ئەبێ بزانی پەروەردەبوونی منداڵ چۆنە چەند دایک و باوک ئێستا بەڕاستی خولی تایبەتی دەوێ بەس بۆ ئەوەی فێر بێت چۆن مناڵ پەروەردەکات چۆن مناڵ بەخێو بکە دەی بزانە ئەمجا بە دایک و باوک خەڵکی ئێمە خانوو دروست دەکە خانوەکەی دروست کردووە کە چۆن ناویەوە ماڵی بردە ناویەوە ئەمجا پەشیمانە وڵی گەورەیە وڵی بچووک بوو خۆزگە و ژوورەی وانە بووە دەبوو ئەمە لەوێ نەبێ دەی تۆ تازەم خانوەکەت کامل کردووە هەرچی سەروەت و سامانتە لەم خانوویە سەرفت کردووە اینجا بۆ پەشیمانی لە سەرەتاوە لە نەخشەکەەوە دەبوو وەربوویتایە لە نەخشەکەەوە بتزانیا ئەم خانوە چۆن دەردەچێ و چی لەکوێ دەبێ و ئەم ژوورە و ئەم فڵانە لەکوێ دەبێ ئەبووە لە نەخشەکە وریا بوویتایە نەک ئێستا دوای ئەوەی تەواوی سەرمایەکە لە خانوێکا سەرف کردووە لە ناویا دڵخۆش نەبی و دەستکەی بەڕەخنە لێگرتنی کار و کاسبی دەکا خەڵکی ئێمە لە دوایدا پەشیمانە نەیزانیوە بیری ئەوەی نەکردوێتەوە ئەم کاسپێت دوو بەشە
وأحل الله البيع وحرم الربا بيعمان هەیە کڕین و فرۆشتنی حەڵاڵ و دروستمان هەیە هەم سود دەبینی هەم سود بە هاوڵاتیانی خۆت دەگەێنی هەم بازاڕت پاکە ڕیبامان هەیە خۆت ماڵوێرانی خەڵکی ماڵوێران دەکەی بازار دەشێوێنی هەر بەدووی هاتوو هاوار مەکەوە هەر مەڵێ فڵان کەس هەندێک پارەی خەڵکی لایە و خەڵک سوودمەند بوو لێ با منیش فریاکەوم بە پەلا شەو نەکەمەوە بەیانی هەر لەم شەو پارەکەی خۆمی تەسلیم بکەم نەمان بینی خەڵک لەم کوردستانەیە چی لێ هات پەشیمانە کاسپی دەکا و دواتر پەشیمانە یەکەم جا مەدحی فڵان کەس دەکا بەڕاستی کەسێکی باشە دواتر لە دەستی بڕیم و لە هەزار تەلەڤیزۆنە هاوار و ناڵەی خۆی دەردەبڕێ بۆیە پێش ئەوەی هەنگاو بۆ کارێک بنێ بۆ کەسابەتێک بنێ بەرچاوڕوون بەدەی بزانە دواتر مەڵێ وەڵڵا نەمزانی ئێمە هەمومان کاسپی دەکەین کار دەکەین لە نیوەیدا دیسان پەشیمانین هاوڕێیەتی دەکا و پەشیمانە سێ دەکەی کەسێکمان بینیوە کچێک مەدحی کچێک دەکات چەند هاوڕێیەکی چاکە لە ماڵی باوشی لای ڕەفیقەکانی کوڕێک بە هەمان شێوە ئای فڵان کەس چەند هاوڕێیەکی دڵسۆزمە کەچی هەر ئەو دڵسۆزە دوای ماوەیەک لە یەکتر بێزار دەبن 1001 بوختان بۆ یەکتر دەکەن بەکەڵکی هاوڕێیەتی نایە خیانەتی لێکردم وەفادار نەبوو قسەی دەرکاندم دەی لە ئەوڵەوە بزانە ئەی پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم نەیفەرمووە فلينظر أحدكم من يخالل بايكه برچاوڕوون بێ و بزانێت چه دەکاتە هاوڕێی بزانە نەک لە دواییدا بڵێ نەمزانی کەسی ئێمە دەچێتە خوێندن کۆلێژێکی هەڵبژاردووە زۆر خوێندکار دێتە لامان و قسە دەکات 2 ساڵی کۆلێژی خوێندەم جا پەشیمانە ئەی تۆ بزانیە ئەو کۆلێژی هەڵی دەبژێری لەگەڵ تۆ دەگونجێ لەگەڵ ئاستی زانستی تۆدا لەگەڵ حەز و خولیاکانی تۆدا لەگەڵ زیرەکی تۆدا هەر نمرەیەکی بۆ هاتوێتەوە یان بە قسەی خەڵک یان بە قسەی دایک و باوک یان خۆی عاتیفیانە لێداوە دوای 2 ساڵ ئەمجا پەشیمانە ڕەن بە مەعهەدێکت هەڵبژاردایە ڕەنگە پەیمانگایەک بۆ تۆ بۆ دواڕۆژی ژیانی تۆ لەگەڵ پێگە جوگرافیەکەی تۆدا لەگەڵ ژینگەکەی تۆدا بتوانێت بژێوی ژیانی تۆدا بینکە نەک کۆلێجێکی بەرز بەڵام بیر نەکردوێتەوە بۆیە زۆر جا خەڵکی ئێمە خوێندن تەواو دەکا ئەمجا پەشیمانە لەوەی کەوا خوێندوویەتی خەڵکی ئەمە حیزبایەتی دەکات تەمەنێکی لە حیزبێکا بەسەر بردووە ئێستا من زۆربەی بیرەوەری ئەو بەرپرسان دەخوێنمەوە لە کۆتایی تەمەنیایەتی ئەمجا پەشیمانە لەوەی ئەو هەموو ساڵە لەگەڵ فڵان کەسا حیزبایەتی کردووە ئەی دەبوت لە ئەوەڵی ژیانتەوە لە یەکەم هەنگاوی کاری حیزبیتەوە بتزانیە شوێن چێکەوتووی ئامانجت چییە ئەی کارت چی بوو ئەی ڕەفیقی کێ بووی نەک تەمەنت هەمووی ڕۆی سەری ڕەشت سپی کرد ئەمجا بکەوێ ڕەخنەگرتن و ئەوەی کە شوێنی کەوتم بە کەڵک نەهاتووە ئایا تەمەن دەگەڕێتەوە ئەو پەشیمانیە تەمەنت بۆ دەژێڕێتەوە جارێشکە لاپەڕەکان سپیکەیتەوە نەخێر بۆیە لە ئەوڵەوە بزانە هاوڵاتی ئێمە دەچێتە سەر سندوقی دەنگدان دەنگی داوە بەلایەنێک بە فڵانێک گەیشتێتەوە ماڵەوە پەشیمانە دەکەوێتە ڕەخنەگرتن ئەمجا هاوار بە مامۆستا ئایندی بە مامۆستا بۆ ڕەخنە لەمانە ناگری کاکە دەنگی تۆی پێدراوە تۆ خۆت دەنگت داوە نەگەیشتەوە ماڵەوە دیسانەوە پەشیمانی دیقەت بزان جەنابتان ورد بنەوە بزانن هەموو ئەوانەی باسی دەکەن وایە یان نا مامۆستای ئاینیە فتوایەک دەدا قسە لەسەر کەسێک دەکا وڵا دوای سعاتێک پەشیمانم کاکە داوای لێبوردن دەکەم وڵی من بە هەڵەدا چووم ئەی مامۆستا تۆ لە ماڵەوە بۆ قسەکانت تاوتوێ نەدەکرد بۆ نەتدەنووسیەوە بۆ سەرچاوەکانت بەکار نەدەهێنا بۆ بەرپرس نەبووی بەرامبەر بە قسەکانی خۆت ناشرینەوە پەشیمان بوونەوەیە لە کاتێکا تۆ هیچ زەخت و زۆرێکت لەسەر نەبووە پەرلەمانتارەوە قسە دەکا دوای سعاتێک داوای لێبوردن دەکا سیاسی بەرپرسی گەورەی ئەم وڵاتەیە بڕیاری چارەن و ساز دەدا دوای چەند ڕۆژێ لێ پەشیمانە بارودۆخی گەلەکەی خستۆتە مەترسیەوە ئەی بۆ بیرن نەدەکردەوە ئەی بۆ بیر لەم هەڵوێستە گەورن نەدەکردەوە دواتر پەشیمانی بە شوێنانەیە هاوڵاتی ئێمەیە و کەناڵێکی تەلەڤیزۆن لە بازاڕە ملی گرتووە و ئێوە ڕەخنە لە دەسەڵات بگرێت لە بەرپرسان بگرێت ئەمیش بە ئارەزووی خۆی شوڵی لێ هەڵدەکێشێت چی بەدەم میادێ دێڵێ وڵات دوای ئەوەی کاوا بانگ دەکرێت و لێت پیسچینەوەی لەگەڵ دەکرێت دەبینی فڵان کەس 100,000 کەس دەستخۆشی ئەو قسانەی لێ کردووە وڵات دوایی دێتە سەر هەمان تەلەڤیزۆن و داوای لێبوردن دەکا وڵی پەشیمانم ئێستا بۆ تا ئەو قسە وەڵام زانی ڕادیۆیە ئەی تۆ ئەو کامێرەیان نەدەبینی ئەی نەدەزانی ئەو قسانە مەسئولیەتیان لەسەر شانە بۆیە کوردەواری چەند جوان دەڵێت وە قسە بیکێشە بیبێژە ئەمجا بیوێژە ئەو قسەیە قورسە بیکێشە بزانە بە تۆ هەڵدەگیرێ هەر ئێستا بەرچاوی کامیرەکە و مایکەکە لەبەردەمای وازانی هەر ناو بازاڕە دواتر لێپرسینەوە لەگەڵ دەکرێت ئەم قسەیە قورسە بە تۆ هەڵدەگیرێ بیکێشە دوایی بیبێژە لە بێژنگیدا بزانە بە کەڵک دێ ئەوەی کەوات شەڵت و چەوێڵی ناو قسەیە لای بە ئەمجا بیوێژە ئەمجا بیکە
ئەو هەموو خەڵکە دەبینین وەڵاو ئەمزانین ڕادیۆیە ناڕادیۆی چیەوە تەلەڤیزۆن بۆەوە تازە لەسەر تۆمار کرا دواتر کە سایەتی دەڕوشێنێ سەیەکە وەڵا پەشیمان بووم وەڵا داوای لێبوردن دەکەم خواردن دەخۆین دواتر پەشیمانین وەڵا خۆزگە ئەوەندەم چەوری نەخوادایە ئەوەندەم شەکرە نەخوادایە وەڵا زەختم بەرز بەوە شەکرەم فڕی دەینا بەڕێزم پێشتر بزانە چی دەخۆی و چەند دەخۆی هەموو ئەمانەشمان ئەگەر زانین هەموو ئەگەر ئەمانەشمان باش بێ وەرزش بکەین خواردنی دروست بخۆین قسەی بەجێ بکەین زۆر جا دەبینین بۆ قیامەت بێ ئاگاین بەداخەوە زۆرمان بۆ ژیانی دنیا باش دەزانین بەڵام لەو قیامەتەی کە چارەنووسی هەمومانە و ژیانی هەتایمانە بێ ئاگاین وەکو خوای پەروەردگار لە سوڕەتی ئەڕووم ئایەتی 7 دەفەرمێ يعلمون ظاهرا من الحياة الدنيا وهم عن الآخرة هم غافلون زۆرێک لەو خەڵکە لە ڕووکەشی ژیانی ئەم دنیاە زۆر ئاگادار و زانان بەڵام لە قیامەت بێ ئاگان بەڵام دنیا بەڕاستی یاریەکی مناڵانەیە خەوێکە بە خەبەر دێیتەوە قیامەتی هەمیشەیی دەست پێ دەکا ئەی معقولە تۆ بۆ ئەم ژیانی دنیاە ئەزانی دۆلارێک چەند سەنتە و مسقالێک چەند گرامە و ئەمانەت کەس ناتوانێت گرەوە لێبەرێتەوە بەڵام لە کۆمەڵک ئەساسیاتی دینی ئیسلام دینەکەت کە هی ئەم دنیات و هی ئەو دنیاتە لێت بپرسنەوە نازانی لە ئەرکانی ئیمانی ئەو خەڵکە بچۆ بازار بپرسە نازان ئەرکانی ئیمان چەندە ئەرکانی ئیسلام چەندە ئەم هەموو بۆ دنیا شارەزاییت پەیدا کردووە بەڵام بۆ قیامەت خوای پەروەردگار دەفەرمێ وهم عن الآخرة هم غافلون بەڕاستی بێ ئاگان بۆیە مسلمانی بەڕێز وەرە لەم ڕەمەزانەدا لەم زنجیرە باسیش بزانەدا وتمان بۆیە ناومان نا بزانە وەرە هەر شەوە هەر جارەی گوێ بگرە لە ئەڵلقەیەکی ئەم زنجیرە باسە شتێک فێر بە هەم لە دینت هەم لە ژینت بەویستی خوای پەروەردگار ئێمە لە زنجیرە باسی بزانەدا هەم باسی دین دەکەین هەم باسی ژیانمان دەکەین دەیوەرە دڵی بۆ بکەوە کاتێکی بۆ دیاریکە لەگەڵ خێزانەکەتە بە دیار ئەم شاشەیەوەدا بنیشە لە گەڵماندا بە بە دڵنیاییەوە بەویستی خوای پەروەردگار زانیاری زیاد دەکا بزانە ئەمجا هەنگاو هەڵبێنە دکتۆر عەلی شەریعەتی دەڵێ دەترسن لە عەقڵت تێبگات ناترسن لە جەستەت بەهێز بێت هەمیشە نەیارەکانی دینمان نەیارانی نەتەوەمان دڵنیابن لەوە ناترسن ئێمە جەستەمان چەند بەهێزە لاشەمان چەند گەورەیە ورگمان چەند گەورە کردووە بەس دایمە نەیارانی دینمان نەیارانی ئەخلاقمان نەیارانی کوردایەتیمان نەیارانی نەتەوەکەمان بەس لەوە دەترسن ئێمە عەقڵمان تێبگا بەس لەوە دەترسن جوان بیر بکەینەوە بزانین ئەمجا هەنگاو هەڵبێنین بۆیە ئێمە مانگی ڕەمەزانە تکاتان لێ دەکەم هێندەی بۆ بەربانگ خەمخۆری خۆراکی جەستەمانین لە بەیانیەوە بە ژن و پیا و ماڵ و مناڵەوە خەمی ئەومانە ئێوارە چی بخۆین بەربانگ بە چی بکەینەوە سفرەمان چی لەسەر بێ من ناڵم ئەمە خراپە خوازیاریکە گرنگتر لەوە ئەوەیە فێربوونی زانستە شەرعیەکان فێربوونی زانستە دنیاییەکان فێربوونی ژیانێک کە عەقڵێکی پێ بەهێز بکەی دەی لە زنجیرە باسی بزانەدا بەویستی خوای پەروەردگار لەگەڵمان بن بۆ ئەوەی کە هەم دینمان بەهێزکەین هەم ژیان و گوزەرانمان جوانترکەین ئینشاءالله بەیەکەوە لە زنجیرە باسی بزانەدا هەر جارە بابەتێک پێشکەش دەکەین خوای یار و یاوەری هەموو لایەکمان بێ تاعەت و عیبادەت و نوێژ و ڕۆژ و دوعا و نزای هەموو لایەکمان قبوڵ بفەرمێ ماڵەکانی هەموو لایەکمان ئاوەدان بێ دوور بێ لە نەخۆشی لە ناخۆشی لە خەم لە پەژارە لە ئاژاوەی خێزانی ماڵی هەر یەکێکتان پڕ بێ لە خێر لە بەرەکەت لە عیبادەتی خوا لە قسەی جوان والسلام عليكم ورحمة الله وبركاته فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم